دوا قبولەکانێمان ئەم وڵاتی کوردستانە زۆر هەڵەگرێ ئێمە شعری لەسەر بنووسین ڕۆمانی لەسەر بنووسین چیرۆکی لەسەر بنووسین شوێنێکی 4 وەرزی ساڵ خوا کوردەتی بەهەدیە بۆ ئەم کوردستانە هەر 4 وەرزەکە یەک لە یەک بەسوودتر و چاکترن خصوصا بەهارە و هاوینەکەی باشە ئێمە ئەم هەموو ئاو و ڕووبار و چەم و خۆشیەمان هەیە ئەبێ کە خواردنەکەمان لێرە خواردنەکانمان لێرە بە پیسی بەجێ بێڵین ئەم دوا قبولەکانێمان ئاخرە تاکە ئێمە بەتەن وڵاتەکەی خۆمانەوە نێ قەیناکە گەر یەکێک لە شوێنێکی ترەوە بێ یەکێک لە شوێنێکی ترەوە بێ ئەگەر تۆزێکیش ڕەحمی نەبێ ئەی باشە ئێمە بۆ ڕەحم بە خۆمان نەکەین ئەها ئەوە هەمووی ئەوەتە ئەها سەرکە باشە بۆ هەر خۆمان ناین با خەڵکی بیانیش بێ لێرە سەیران بکە و گەشت بکە ئەی نابێ شانازی بەم شوێنەوە بکەینەوە هەموو بە باوک خاوێنی ڕاگرین